دەم باش. ئیرۆ ئەمێ بەحسە 5 تیپێن دن ji ئەلفەبەیە کوردی بکەن. کام هەورە بێژن؟ نه زمان دران دران و زمان di dev de ne. ئیسۆت کیڤرۆشک ماسی ئیسۆت توژە ژن کێڤژاڵ ڕۆژ ژن diçin malê. کێر کەسک چیچک کێر li ser maseyê. lêv keleşêr pel lêv di rû de ye. Gelek spas. Em ê careke dî hevdû bibînin.